کاروباری دژە تیرۆر و ئاسایش حرامە پارەکەیان حرامە لەبەرەوەی خۆشیانم پێ کافرە خۆشیان بۆ دژایەتی ئیسلام و مسلمانان و مقدساتی مسلمانان هاتون بوون بە چەکداری دوو حیزبی تاغوتی پارتی وێچێتین کە ملحید و بێدین و مرتدن منهجیان منهجی علمانی و لا ئیسلامین فڕیان بەسەر ئیسلامەتیەوە نەماوە دژە تیرۆر ئەسڵەن لە هەموو شوێنە کە دروست بە دژایەتی ئیسلامی پێکرێ و بەس بە فەرمانی ئەمریکاشە تعلیماتەکانی ژۆک و یەکوە بچی بۆ دژە تیرۆری ئەندۆنیسیا دژە تیرۆری مەغریب دژە تیرۆری سوودان دژە تیرۆری ئیمارات دژە تیرۆری کوردستان هەمووی وەکو یەکوە قانونەکانیان هەمووی وەکو یەکوە هەمووشی دژی ئیسلامەتیەکەی لەبەرەوە دژە تیرۆر و سوات و ئامانەی جڕ و جانەوەرانی تر کە هەمویان دیوی دراوێکن هەمویان ملحید و مرتد و کافر حکمیان ئەمێ ژنیشیان لەیان حرامە بەخوا قەسەم خەوتنیشیان لەگەڵیانە زینایە مناڵیشان کە لەیانە بێ مناڵی زینایە ئەمە بە تەکید حکمی ئەوان گومانم لەسەر ئەمریکا ئێڵێ منەماوە ئەوەندەش دەلیل زۆر إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين ئەمە حکمی دژە تیرۆر و سوات و ئەو دڕندانەی ترەکە لە خزمەتی ئەم دوو حیزبە تاغوتیە خزمەتەکەن و بۆ پاراستنی ئەم هەموو دزی و جەردە و کوفر و ئیلحادەی ئەوان هەموو مسلمانێکە کوژن و بەناویەوەی سەر بە داعشە و فکری داعشی هەیە و والحاصل لەم قسانەی کە ئیکرد